چێری بەبێ پشتبەستن بە کەسانی دیکە ناتوانێت ژیانی ڕۆژانەی خۆی بەڕێ بکات. ئەمە تینا ناشە. خەڵکی بەریتانیای و دانیشتووی ناوچەی بێنزانسی هەرێمی کۆرنواڵی ئەو وڵاتەیە. بەهۆی لێدانی توند و بێبەزەیانەی هاوسەرەکەیەوە لە ساڵی 2011ەوە چاوەکانی لەدەستداوە و ناتوانێت هیچ ببینێت. تینا بەشێکی بچووکە لە خەرواری تونوتیژی کۆمەڵگەی ئەوروپی دژیژنان وەک خۆی با چاوی پڕفرمێسکەوە دەیڵێت ئێستا تەنها دەتوانێت گوێی لە منداڵەکانی ببێت بەبێ ئەوەی کە بتوانێت جارێکی دیکە بیان بینێتەوە. هەرچەندە داستانی تونوتیژی دژی ئافرەتان و چەوسانەوەی مرۆڤەتی خاوەندارێتەکەی بە وڵاتانی ڕۆژ ئاوا دەگەڕێتەوە و لەوێوە دەستی پێکردووە. بەڵام ساڵانێکە میدیا جیهانیەکان پرۆسەی بەلاڕێدابردن بەڕێوە دەبن و دەیانەوێت تاوانەکە بەسەر وڵاتانی ڕۆژهەڵات و موسڵمان نشیندا ساغ بکەنەوە. ئەو میدیانە هەرچەندە کۆمەڵگەکانی خۆیان بەدەست چەندەها جۆری تونوتیژیەوە دەناڵێنن، بەڵام چاوی کامێراکانیان خستووەتە سەر وڵاتانی ڕۆژهەڵات و دیدگەی ئیسلامیان لەبارەی ئافرەتەوە دێواندووە. ئەوان باشکرا تۆقاندن و ترس لە ئیسلام، ئیسلامۆفۆبیا و بنەمای مێش بەگامێشکردن بۆ ڕووداوەکانی وڵاتانە پەیڕەو دەکەن. باپی ئامارینەتەوەی گرتوەکان و ڕێکخراوە تایبەتمەندەکان لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا کە حکوومەتەکانی هەمیشە بانگەشەی سەرداری و پێشەنگی جیهان دەکات، ساڵانە تونوتیژی دژی ئافرەتان بەڕێژەی لە 20 زیاد دەکات. لە نێویاندا ژمارەیەکی بەرچاوی ئافرەتانی دووگیان و کچانی کەم تەمەن بوونیان هەیە. و ئامارانە دەری دەخەن کە هەر یەکە لە وڵاتانی بەریتانیا، فەڕەنسا و ئیسپانیا و ئەڵمانیا باشێک لە وڵاتانی دیکەی کیشوەری ئەوروپا هەر 3 ڕۆژ جارێک ئافرەتێک لەلایەن پیاوانەوە دەکوژرێت کە ئاوشەوەی ئەو ژمارە مەترسیدارە لە وڵاتانی موسڵمان نشیندا دەگمەنە. ئەمە جگەلەوەی کە زۆرینەی ڕەهای کچان و ژنانی ئەوروپی ڕوبەڕووی دەستدرێژی یان بێزارکردنی سێکسی بوونەتەوە. باپی ڕاگەندراوی کۆمیسیۆنی ئەوروپی و کۆمیسیۆنی باڵای یەکێتی ئەوروپا و جۆزەف بۆڕێڵ جێگری سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپی کە هەفتەی ڕابردوو بڵاوی کردوتەوە لە کۆی هەر 3 ژنێک لە نێو وڵاتانی ئەوروپادا یەکێکیان تووشی تونوتیژی جەستەیی یان سێکسی بۆتەوە. ئەو کاتەر بەپێی ڕاگەندراوەکە تونوتیژی و قۆستنەوەی ئەلکترۆنی لە زیادبووندایە. نیوەی ئافرەتانی ئەوروپاش ڕوبەڕووی ئەم جۆرەی تونوتیژی بوونەتەوە. هەر بۆ یەکێتیەکە بڕیاری دانانی هێڵێکی گەرمی هاوبەشی تەلەفۆنی داوە بۆ وەرگرتنی سکاڵای ئەو ئافرەتانەی دەبنە قوربانی تونوتیژیەکان. وێڕای ئەم ئامارانە چالاکوانە ڕۆژاوایەکان وڵاتانی خوان بە پێشەنگ دەردەخەن و لە وڵاتانی موسڵمان نشیندا بە جۆرێک وێنای بابەتەکە دەکەن کە تونوتیژیەکانی وڵاتانە پەیوەندیان بە ئیسلامەوە هەیە و دوجار پرسی ژنان بۆ لێدان لە پیرۆزیەکانی خەڵکی دەقۆزنەوە. لەو پێناوەشدا ساڵانە ملیۆنان دۆلار خەرج دەکەن. لە وڵاتانی ئیسلامیش زۆرینەی و مسلمانانەی تونوتیژی بەرامبەر ئافرەت ئەنجام دەدەن ئەو کەسانن کە سەرسامیان کاریگەر بوون بە بیری ڕۆژئاوایی و لە ڕێگەی فیلم و دراما و ڕاگەانەکانەوە بەرکەوتنیان لەگەڵ کەلتوری ئەوروپی و خۆر ئاواییدا هەیە و چاویان لێ دەکەن.